لە ئەڵقەی دووەمی پرۆگرامی سیکەسدا لە بەشداربووەکانمان دەپرسین ئایا تا ئێستا بانگت داوە؟ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله سەرەتا لە هونەرمەندی دێرین سەدیق شەیداوە دەپرسین هەرگیز بانگت داوە؟ بەڵێ بانگم داوە. لەکوێ بانگت داوە؟ وەڵا لە کۆیە بانگم داوە، لێرە لە کەرکووک بانگم داوە. لە کۆیش یعنی دوو ڕۆژ وا بزانم لە کۆ سێ ڕۆژ لە کۆی بنەوەی دوو لێوە تەعزیە بوویت. کاتچوونە مزگەوت کە کێ توانێ بانگدا من یەکسەرە چووم لێ بانگمەدا. تۆ دەنگێکی ڕەسەن و خۆشت هەیە دەتوانی بۆمان بانگ بدەی؟ الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله هەرگیز بانگت داوە؟ بلي لەکوێ بانگت داوە؟ والله لە مزگەفتی ئەبوو بەکری سدیق بانگم دایە، لە مزگەفتی مەلا مەسعودی بانگم دایە، لە وەڵا لە زۆربەی مزگەفتەکانە زۆر مزگەفتی بانگم دایە. ئێستا یان پێشتر؟ نا ئێستا بەس ئەو دوو هەفتەی ڕابردووی بەڕاستی لەبەرەوەی دەنگم نازم ئاوی ساردم خواردم چکە زۆر حساسیم هەیە وەچی لە سارد و گەرمی تووشیوەی دەبم دەنگم دەنووسێ کەلچی دەبڕێ نا ئەمجە دەسمە دەختوە دەرێ نابێ قسەش بکەیت بەڵامەوە تا من زمانم درێژە ها قسەی دەکەم. دەتوانی بانگ بدەی؟ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله داخل دنگ من أواني هذا مام علی بەداخەوە کە دەنگت وەک جاران نەماوە
هەزار خۆزگەمان بۆ ساڵانی ڕابردوو کە بانگت دەدا. لە هونەرمەند ئەحمەد ڕەوفمان پرسی هەرگیز بانگت داوە؟ نا بەس گوێم لێگرتووە ئێستا زۆر دەنگ هەیە هەر خۆت حەزەکەی گوێ لە بانگ لە قورئان بگریت. ڕێزم هەیە هیچ مەبەست یەکەم نییە بەعزە سەوتێک هەیە یەکسەر ئەیگۆڕم بەڵام سەوتی وا هەیە ئەمە نەخۆش ئەیڵێ هەر حەزەکەی لای نەبێت تا تەواوە بێ. دەتوانی بانگ بدەی؟ بۆ پێدەکەنی؟ ئای بۆ نە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. أول خۆشەویستی خواجیان من کەسێکی مسلمانم حەزی دەکەم عیبادەتم زۆر باش بێت حەز دەکەم کە گوێم لە قورئانە بێت ویژدانم ئاسوودا بێت. ئینشاءڵڵا ویژدانی هەموومان ئاسوودە دەبێت. لە سەردەمی ڕژێم بوو فڕۆکەیەک بەر بۆ لە معسکە سەلامی سلێمانی کوڕێکی پرزام ئەو کاتە لێ بوو لەو کاتەیە ئەمبەر ئەو کارە ساتە کەوت و جوانەمەرگ بوو منیش بناڵ بووم تازە پێگەشتم گوێم لە بانگی فارسی بوو لەگەڵ کوڕێکی ئامۆزامە وتی وەرە مەلاکە لەوێ نییە کاتی نوێژە ئێمە لە خەریکی تەعزیێوانە بووین عەسرێک بوو وتی وەرە با بچین بانگ بین وتی تۆ بچۆ بانگ بە عەقڵێکی گەنجانە و منیش بەو شێوە فارسی کە لەبەرم کردهبوو بە هەمان شێوە بانگم مێ ئەوە نەمزانی دوو مەلای حافز خۆیان کرد بە مزگەوتەکەی وتی ئەی ماڵی وێرانم ئەوە کێ بۆ بانگەیە وتیان وەڵا ئەم بوو وتیان بەو خوایە نەڕۆیە ساوگرن ئیتر لە ترسا ڕۆشتم تازەکەشم بەجێهێشت تومەس مەلاکان زۆر ترسا بوون لە خۆیان کە بێن بە موکەبەرەی مزگەوت و بانگێم وانە حەزم لە بانگدان بوو بەڕاستی ئێستاش حەزم لێ بانگ بووم بۆ تەواو بانگت نەدا؟ ئەوە بەسە بوو ئەوەی بگات چکە کاتی بانگ نییە ڕەنگە دروست نەبێ ئێستا بانگەکە بینەوە چکە لای من پیرۆزە و ئەوش بۆ حرمەتی پرسیارەکە ئێوە ئێمەش بە ناوی کەناڵی دیمەن و بینەرانی ئازیز سوپاست دەکەین. هونەرمەندی میوزیک ژان مامۆستا سەید ئەحمەد با گوێمان لێ بێت بزانین دەنگی خۆشە. مامۆستا هەرگیز بانگت داوە؟ بەڵێ لەکوێ بانگت داوە؟ بەخوای جارێکیان لە ڕەواندز بانگمدا و جارێکیان لە گوندێک لە فەقیان بۆ بزانم بە سەیران چووبنەوە شوێنە چوومە مزگەوتەکە بینم کەسی لێ نێنی ڕۆژە کابرایە کات گوتی ئەرێ کەسێک نییە بانگەکی بدات ئەو خەڵکە لێ ڕاستە گوتم کاکە من ئەتوانم بێم بانگم دەگوتی زۆر ئاسایە لێ نایە دەوەرە گوتی ئەو باوەرە بانگەشی بدات وڵی تر منیش بانگەکەمدا و خەڵک زۆر پێخۆش بوو بەڕاستی ئەهلی گوندەکەش پێیان سەیر بوو گوتیانەوە ئەو دەنگە خۆشە لەکوێ هاتووە. ئێستاش دەمانەوێت گوێمان لە دەنگت بێت. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله
حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. هەمیشە لەنا میوزیک ژنەکان قسەیەک هەیە کە دەڵێن کەسی مۆسیقی ئەگەر دەنگیشی خۆش نەبێت بەڵام دەزانێ ئەدا بکات. لە بواری نواندنیشدا دەبێت ئەکتەر هەموو ڕۆڵێک ببینێ. بابزانین هونەرمەندانی بواری نواندن حەمە عەلیخان و قادر جەلال چۆن بانگ دەدەن. الله أكبر الله أكبر لا إله إلا الله. الله أكبر الله أكبر. دینەوە هەولێر لە هونەرمەند گۆڤاران وەردەپرسین هەرگیز بانگت داوە؟ یەک جار بانگمدا جێژنە بوو، یەک جار بانگمدا ئەویش کراشێکی پەڕۆیم کڕی بوو، هاتمە دەرێ کراشە پەڕۆیەکان لێ دزی بووم جێژنە بوو. لەو ڕۆژەوە بانگم نەدا و زۆریش تووڕە بوو. کاکە گۆڤار بەم شێوەیە بانگیدا. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. هەر بشی گۆڤارجان ئەم جارەیان دەچینە لای هونەرمەند ئیحسان زیرەک. تا ئێستا تەنها گۆرانی وتووە بەڵام لەم پرۆگرامەدا بانگیدا بەیەکەوە گوێ لێ دەگرین. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. ئەترسم بیڵێم هەڵەبێ و خۆش نییە بەڕاستی. یەک جار بانگمدا لە گوندی سێنارەی. ئیشی من نییە لا ئەسیری بانگمدا. الله أكبر الله أكبر. کاک عەبدوڵڵا بانگت داوە؟ وەڵاهی بۆ بانگان
بانگم نییەوە بەڵام نوێژەکەم و دەتوانی ئێستا بۆ ئێمە و بینەرانمان بانگ بدەیت؟ الله أكبر الله أكبر من بفخر وشانازي وشيء الله أمنا قولوا بيروزا يعني من لهمو دزبردن بو هشتك أو بخوم بسم الله والله كم نانا خوم بسم الله والله كم سوار السيارة بم بيجو سرور لي مرام يا الله هرچی شتێک من دەستی بۆ بەرم إلا بد ئەبێ وشەی ئەڵڵا بەکار بێن. خدای گەورە کاک عەبدوڵڵا و هەموو موسڵمانانی جیهان بپارێزێت. نوێژ و تاعەتی هەموو لایەک قبول کرابێت ئینشاءڵڵا. دەچینە لای گۆڵپارێزی بەتوانە سەرهەنگ موحسین. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله كاك علي بانگت داوە؟ ئیشی من نییە ئەوە ئیشی پسپۆری تایبەتی خۆی هەیە مەسەن ئەوانەی دەنجیان خۆشە دوای من لە بانگ ئوستوبی بانگ نازانم بەڕاستی. تۆ ئەکتەری ئەگەر ڕۆڵی بانگدەرێک ببینی چی دەکەی؟ خۆزکە کاک شعبان لێرە بە ئەو بانگی جوان دەدا دەنجی زۆر خۆشە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر نەفەسم کمە ناتانم زیاتر. وەستا قسە خۆشەکەی بازار فۆتۆگرافەر وەستا فەیساڵ هەرگیز بانگت داوە؟ ناوەڵڵاهی ناوەڵە لە فەزلی خۆی بەزیاد نێژێ دەکەم هاتووی مزگەفت دەکەم بەس بانگم نەدایە. بەڵام بینەران دەیانەوێت گوێیان لە دەنگت بێ. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر ئەدی نارم بانگم نەدایە تا ئێستا. مدیاکاری دێرین هاشم جەباری داواکەی قبول کرد و بانگیدا. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. مامۆستا هەرگیز بانگت داوە؟ لا ئەسیری بانگمدا دۆت بژێرمەوە جارێک لەبەر ئەوەی لە شیعە نوێژی نیورانی و عەسر دەمز دەکەن پێکەوە دەیکەن کوردیش ئەو شتەی ناکە. کوردەکان هەڵستان ڕۆژێکی لە ساحەی 15-20 کەس دانیشتن نوێژی بکەن کابراایکی هەورەمانی دیان بووە پێش نوێژ بەس نوێژ بەبێ بانگدان نابی دەبی بانگ بدەیت ئەو نوێژ کەسیان جورئەتیان نەبوو کە بانگ بدا وتیان کاکە ئیلا شێرزاد وەڵا ئەمش پیاسەم دەکرد وەڵا بانگمیان کرد وتیان کاک شێزاد وەرە ئەمش چوم سامیەکە بوو لەو ئەخیری لە هەولێری بووە ئەوە مەولودی پێغەمبەری دەخینی دەنجی زۆر خۆش بوو. سامی گوتی کاک شێزاد ئەمە دەمانەوێ نوێژی عەسر دەگەر عەسر بیکەی بەس بەبێ بانگدان نابی دەبی بانگمان لە بۆ بدەی. هەر ئەمنش ئەوها سوڕامەوە ڕووی خۆم نەکرد الله ئەکبەر الله ئەکبەر سەم بانگمدا بانگەکی مەزبوط وەڵاوان دەستیان بە نوێژی کرد 5 دقیقە پێنێت و ئەمنیان بانگ کرد لە جنە هەبوو لەوێ لە جنەی ئەسیر وەڵا دانیشتە بوون هەموو ڕەنجیان تێک چووە گوتیان کاک شێزاد ئەو بانگدانە چ بوو ئەو نوێژە گوتم کاکە ئەوانە دەزانین سیا وەختی خۆی لە عێراق دەبی درۆی سپی بکەیت خۆت نەزاد بدەی ئەوانش نەزاد بێت چکەوە قبول ناکەن جودا نوێژی بکەیت. گوتم کاکە ئەوانە وەختی خۆیان لە عێراق نوێژیان نەکردیە ئەوانە وەچی بلێ نا چی پێ دەرێن قەزا گوتم ئەوانە هەموو قەزایە لە خۆیان دەکەن فراغە دانیشتینە لەبەرەوەی قەزایە گوتیان ئەی بارەکەڵڵا بارەکەڵەوە هاتمە دێت ڕۆژی دوایە لە خۆیان بەستیان ئەو سامیە بانجیدا ترس نەما ئەمە ترسەکان شکان وەڵا سامی ئەو زەبەدەنگەی خۆش وای لێ هات هەموو ڕۆژێ عەسران لە خۆیان لە ساحەکەی نوێژی عەسریان دەکرد.
فەرموو مامۆستا. آخر تەنگە نەفەس دەبم لە بەردڵی بینەران. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. من لە خێزانێکی زۆر دیندار پێوە دەبووم. ئەخ من ناتوانم نەنە حەزەکەم وەڵامت بمەوە قەتعی گەسی بانگم پێ پیرۆزە بۆیە من چونکە ڕەنگە زۆر ملتەزیم لە بانگ بۆ من باش نەبێتم بانگ بدەم لە مزگەوت ئیزەن خوا هیدایەتیە وەڵا کە خۆم نوێژم کرۆ بۆ خۆم بانگەیم جا نوێژەکەم نەخێر بە حەیاتی بانگم نەداوە بانگ نەوەڵا بانگم نەداوە وەڵاهی داوای لێبوردن دەکەم دەنگم خۆش نەیزعاز دەبڕ ڕەنگە کامیرەکەی کوژێنەوە چێن ئەوانەی بانگیان نەدا قەت بانگت داوە؟ نوێژم زۆر کردووە خدای گەورە قبوڵی کردووە ئینشاءڵڵا بانگدان دەڵێن من لە خێزانێکی زۆر دیندار پێوە دەبووم بەس بانگم نەیاوە هەرگیز بانگت داوە؟ لەبەر خۆمەوە بەڵام لە مزگەوتانە دەتوانین بزانین لە بانگداندا دەنگت چۆنە؟ لێرە ناکرێت لەبەرەوەی قورئان شتێکی پیرۆزە و داوای لێبوردنەکەم دەچینە لای هونەرمەند عەلی کەریم بزانین هەرگیز بانگی داوە؟ بانگم نەداوە لە مزگەوتەکانە بلەهین بەڵام لە ماڵەوە زۆر جار بە ئەمەم کردووە یاری وتو بە بژنەکەم وتو بە سەیسەی تخوا من خۆشیێڵە بیایی خۆشیێڵێ بەڵام کاک عەلی تۆ بانگت بۆ ئێمە نەدا ئێمەش نەمانزانی دەنگی ئەو خۆشترە یان هی تۆ دەینەوە لای مامۆستا کەمال بەڵام ئەو وەڵامی پرسیارەکانی ئێمەی نەدایەوە بابزانین مامۆستا ڕێندار و مامۆستا چالاک چی دەڵێن بانگم پێ پیرۆزە بۆیە من چونکە ڕەنگە زۆر ملتەزیم لە بانگ بۆ من باش نەبێتم بانگ بدەم حەز ناکەم شتە پیرۆزانەی کە تۆ نادام چونکە بەڕاستی بانگدان لە لای من تقوسی دینی و سروتی دینی و نوێژ و ڕۆژ و هەر ئەوە نییە خەڵک تەقلیدی بە عەقلێکی جەماعی دەیکەن لایم کۆمەڵک پیرۆزیە خەڵک هەموو کەس ناتوانێتم دەستی لێ بدا سەرقاڵی کتێبێکم چەند ساڵێکە فەرهەنگی مۆسیقای کوردیە بانگی شۆک و فۆرمێکی ئاینی بە تایبەتی شێوە کوردەوارەکەی بە دوای ئەوانەیە گەڕام ڕەنگە لەبەر خۆمەوە وتبێتم بۆی بزانم ئەمە تا چەندێک ڕەنگێکی کوردەواری پێوەیە ئەو شێوە بانگدانە چکە هەمانە لەسەر خاوکەرە دێینەوە لای مامۆستا عەبدولی حەمەد جوان ئایا مامۆستا تا ئێستا بانگت داوە؟ من یەک جەقچە پێ بڵێم ئیزەن خوا هیدایەتیە هیدایەتی خەڵگیان نوێژ بکات هیدایەتیە خواپەرستی بکات من ڕاستە ئێمە هەمومان ئیسلامین هەمومان ئیسلامین بەڵام من بۆ نوێژ ناکەم کردومە یەک دوو سە جار کردومە بەناڵی زۆر بە گەوریشێک جارێک دووە کردومە من ئەمێ پەیوەندیەک دروستکەم لەگەڵ خۆی گەورە سێکم پەیوەندە دروست نابێت کە نوێژکەم خاڵم لای شتێکیکەیە جا لەبەرەوە سەرکەوتوو نەبووم ئینشەڵڵا بەشکەم خوا هیدایەتم بە خوا هیدایەت خەڵکی خوا هیدایەتی بیکە نەشتیمانێکە بەڵام من قەناعەتم بە هەم بە زۆر بە هینەیە قەناعەتم خوای گەورەم کەونەی کە دروست کرد زۆر قەناعەتم بێ ئەی بەچی دروست بوو ئەی چێ دروستی کردووە بیدان بیرکردەوە دوای بیسان بەرەو شێتیژە ڕۆ بێ با زۆر بیرچی لێ نەکەینەوە باشە منژنا قەزێ وەک دیانەتی ئیسلام و قەناعەتم بە ئیسلامیشەیە و قەناعەتم بە دینیشێ نەک قەنا بێت قەنام هەموو دیانەتەکانم خوێنێتەوە بە زەردەشتیم خوێنێتەوەوانێ دیانەت هێندیەکانم خوێنێتەوە ئەنجیلم خوێنێتەوە تەوراتم خوێنێتەوە هەمووی خوێنێتەوە ئیتر بەڕام هەستەکەم دیانەتەکان لە هەندێک شتا یەکەگەرنەوە لە هەندێک شتا یەکەگرنەوەوانێ هەچ کەس شەخت قەناعەتی بە دیانەتی خۆیەتی هەچ کەسە من ڕێز لە هەموو دیانەتی ئەگرم لە هونەرمان فەرەیدون قاسممان پرسی بۆ بانگمان بۆ نادەین بە حەیاتی بانگم نەداوە چکە دەنگم ناخۆش هەرگیز بانگت داوە؟ بانگ نەوەڵا بانگم نەداوە لە کۆتا وەڵامی ئەم پرسیارەمان لە هونەرمان ئوسامە جەمیلمان پرسی هەرگیز بانگت داوە؟ لە مزگەفتەکەی داکەم هەزار ڕەحمەتی لێبی لە تەوسکەی داکە مزگەفتەشی دروست کردیە حەلە ناو گوندی تەوسکەی مزگەفتە حەلە سەجادەکەی مزگەفتەی گەورەیە منارەشی برندی هەیە کەسکە ڕەنجی جارێک لەگەر بابم بە سەفرەت سوبینەوێ دەری لەگەر باب و داکەموان بەهار بوو
دوای بام گوتی با بچین لە مزگەفتەکەی نوێژ یعنی لە نێزیش مزگەفتەکەی دانیش بووین ئیدی چون گوتیان ئەوە کاش چێ هەیە بانگدا گوتم بینە من بانگ دەدەم بام گوتی بانگ دەدەی گوتم بلو بانگ نادەم وەڵا بانگەکەمدا بەس دەنگم زۆر خۆش نییە وەکوێتم تۆ کوڕی مامۆستایەکی دەنگ خۆشی حەز دەکەین گوێمان لە دەنگت بێت وەڵاهی داوای لێبوردن دەکەم دەنگم خۆش نەیز دەبە ڕەنگە کامیرەکەی بکوژێنەوە زۆر باشە بەش دەربووەکان ئەم جارە پرسیارەکەمان جیاوازە لایلایە دەزانیت؟ ئایا چۆن مناڵەکانتان ژیر دەکەنەوە؟ سەرەتا لە هونەرماند هەواڵ عوسمانمان پرسی لایلایە دەزانیت؟ بخوا من قەت لایلایەم نەکردووە ئەی چۆن مناڵەکەت ژیر دەکەیتەوە؟ بە مەساسە نخڵۆ مەساسە بسکیت خاتون تۆ ئەکتەری پێویستە گۆرانیش بڵێ گۆرانی مناڵانم وتووە یعنی گۆرانی هی نەموتووە گۆرانی لایلایە نام کەرێشێکی لایەنە فەرموو کۆپلەیەک گۆرانیمان پێشکەش بکە هەیلایە لایە لایە ڕۆڵای شیرینم لایە هەیلایە لایە لایە ڕۆڵای شیرینم لایە بابزانین شانۆکار ئاشنا ڕەوف چی دەڵێت؟ من مناڵەکانم گەورن ئێستاش کرد بەڵام لە پرۆگرامێکی شاو پرسیارم لێکرا نە لایلایەم قەت نەکردەوە بە مناڵەکانم چکە هەم پێش شتێکە دڵم پێی تەنگ بووە چکە دایکم هەمیشە برایەکی برابچووکەکەم کە برابچووکەکەم یەخەوان لایلایی بۆ کرد ئەگریا چکە ئەو کاتە بوو کام هەم باوکم ینی باوکم ساڵێک بوو مرد بوو براکەشم تازە شەید بوو هەمیشە دایکم لایلایی بۆ و برایەمە کردووە گریا لەبەرەوە قەت حەزم لە لایلایە نەبووە ئەو بۆشم نەکردو مناڵەکانم هەر خۆیان یعنی زۆر فەقیر بووم بە مناڵی باشە خەوتن یعنی ئەوە نەبوو کە بخۆم بیان خوێنم دایما کە پاڵ مەخستنی تر بەجێ مەهێشتن نە ئەمامەوە لایەن تا بخەون ینی تا خۆم بیان خوێنم بابزانین مەروە محەممەد کاتێک کە مناڵەکانی گریاون چی بۆ کردوون؟ هیچیان بۆ ناکەم فێریەوەم نەکردوون نە فێریەوەم نەکردوون بەس کردوم نەتە باوەش و ئیتر گەڕانومە و ئەو شتانە تا خەویان لێکەوتووە نە ئەوەیان بۆ ناکەم چکە نایزانم کۆتا بەشدار بوومان خانمە هونەرمەند شیلان عوسمانە هونەرمەندی گۆرانی بێژی دەنگ خۆش باشە تۆ بڵێ لە لایە لایەش دەنگی ئاوا خۆش بێت؟ وەڵاهی زۆر جار هەر لایلایەم بۆ کردوون بەڵام زۆر بەکەمی زیاترینی هەر دایک مناڵە خاتە سەر قاچی و ڕایە ژەنێ و ئەی خوێنێ ئیتر زیاترینی کچێکی بچووکم هەیە ئەڵێ ئەڵڵا ئەڵڵام بۆ بکە یان جاریا گورگانە شەوێ ئەمە هەر لە کۆنەوە هەبوو ئەم شتانە گورگانە شەوێ گورگانە شەوێ ئەتر جارواڵم وەرە بۆ ماڵی مینا بخۆ ئەو هەڵگرە ئەوانەمانە هەیە ینی ئەوانم بەڵێ وەکو چیرۆکە ینی ئەوانم بۆ وتووە بەس لایلایەم زۆر بەکەمی کردووە چکە لەوانەیە دەنگم خۆش بێ بۆ گۆرانی بەزلانێ بۆ لایلایە خۆش نەدە شیلان خان چۆن دەبێت دڵمان بشکێنی تۆ گۆرانی بێژی؟ لایلایە ڕۆڵە لایلایە کۆرپەی شیرینم بنوە لایلا